دوای کوژرانی دوو هاوڵاتی لە سنووری قەزای پێنجوێن کە یەکێکیان ئەندامی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاکە، کەسوکارەکانیان داوای ئاشکراکردنی تاوانباران دەکەن و پژاکیش هەڕەشەی تۆڵەسەندنەوە دەکات و داوا دەکات دەستی پشتی تیرۆرکردنیان ئاشکرا بکرێت. سیانزەی ئەم مانگە لە پێنجوێن دوو کەس بە ناوەکانی سدیق ساڵی ئاوایی و کەمالی شێخ سادە لەلایەن چەند کەسێکەوە ڕفێنراون و دوای چەند کاتژمێرێک تەرمی سدیق لە گوندی نزارە دۆزراوەتەوە و شوێنی هەشگولە دەمانچەی پێوە بووە. نیوەڕۆی ڕۆژی دواتریش تەرمی کەمالی شێخ سادە دۆزراوەتەوە. مۆزەفێکی حکوومەتی هەرێمی کوردستانە، پۆلیسی دارستانە و مافەکی و حەقیشی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان مافی بسەنێ، پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە کوژەکانی دەستگیر بکات، جەزایان بدات و هەم ماڵ و مناڵیش و شەیدەکەشی هەر لەژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستانان. بەرپرسانی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک کەمالی شێخ سادە بە کادیری باڵای خۆیان دەناسێن و دەڵێن چەندین جار لەلایەن هێزە ئەمنی و هەواڵگیریەکانی ئێرانەوە هەڕەشەی کوشتن و فڕاندنی لێکراوە. ئاماژە بەوەش دەکەن کە بە دۆداچوونی جددیان دەست پێ کردو و هاوکات هەڕەشەی تۆڵەسەندنەوە دەکەن ئەگەر تۆمەتباران نەدۆزرێنەوە. تا ئێستا بە فەرمی لایەنێکمان تۆمەتبار بەوە نەکردووە کە ئایا ئێران کردبێتی یا ئایا لایەنێکی باشووری کوردستان ئەو کردەوەی کردبێ. لێکۆڵینەوەکانی ئێمە تا ئێستا بەردەوامە، کۆمەڵێک زانیاری ورد لە بەردەستی ئێمەدا هەیە کە کێ ئەو کاری کردووە، بەڵام ئەوانە شکن گومانن. بێگومان وەکو پەژاک ئێمە تۆڵە دەستێنین و حسابی ئەو کردەوە تروریستیش لەو کەسانە دەستێنینەوە. لە سەر دۆسیەی کوژرانی ئەو دوو هاوڵاتیە بەرپرسانی پۆلیسی قەزای پێنجوێن بە پاساوی لێکۆڵینەوە ئامادە نەبوون هیچ لێدوانێک بدەن، بەڵام بەپێی ئەو زانیاریانەی دەست ئێنارتی کەوتووە لەلایەن هێزەمنیەکانەوە دوو کەس بە تۆمەتی ڕووداوەکە دەستگیر کراون. و داواکارین لە کاتێکی نزیکدا بکەری ئەو کارە بدۆزرێتەوە تا چیتر ئەو دەستە ڕەشانە ڕۆڵەیەکی تێکۆشەر و خەباتگێڕی ئەم وڵاتە بەو شێوە شەید نەکەن. نەسکاڵامان تۆمارکردووە نەگومانیشمان لە کەسێ، ئەوە ئەرکی هێزە سیاسیەکانە کە لەم ناوچەیە بەو ئەرکە هەستن و بە زووتری کات بکەرەکە بدۆزنەوە. سدیق ساڵی ئاوایی تەمەنی 47 ساڵە و پیشەی پۆلیس بووە لە بەڕێوەبەراتی دارستانی پێنجوێن و کەمالی شێخ سادەش پیشەی کاسب بوو و ساڵی 2013 لەسەر لیستی پارتی چارەسەری دیموکراتی کوردستان کاندید بوو بۆ پەرلەمانی کوردستان. عومەر فەتاح، NRT، پێنجوێن.